ئەو ڕێی پێیدا تێنەپەڕیم. شیاری ڕۆبەرت فرۆست. دووڕێ لە دارستانێکی زەردا لێکجیا دەبوونەوە. من بەداخەوەم نەمتوانی بە هەردووکیاندا تێبپەڕم. چون تەنیا پیادەیەک بووم، زۆر تێڕامام. بە درێژایی یەکێکیان ڕوانیم تا چاوبڕ بکات، تا ئەوجێیەی لادەدات و گژوگیای چڕگەشەیان کردووە. ئەمجار ئەوی دیکەم گرتە بەر. ئەمەش دیارە ڕەوایە و ڕەنگە بژاردەیەکی دروستیش بوو بێ، چونکە گیاپۆش بوو، شوێن پێی دەخواست. هەرچەندە هێندەی بە پێدەڕەوی ئەوێوە پەیوەستە ڕوود بوو، بەڕاستی هەر وەک یەک بوون. هەردووکیان ئەو بەیانیە پێیان لێ نەکەوتە بوو. لە هەڵگرتنیدا هیچ هەنگاوێک زەوی ڕەش نەکردبووە. یەکەمیانم بۆ ڕۆژێکی دیکە پاراست. هەڵبەت دەشزانم چۆن ڕێیەک دەچێتەوە سەر ڕێیەکی دیکە. من بە گومانم گەر هەرگیز سەر بدەمەوە. ڕۆژێک دێ من بە هەنا ساڵ کێشانەوە بیژەڕمەوە لە جێیەک لە داهاتوێکی هێزگار دووردا کە دووڕێ لە دارستانێکدا جیا دەبوونەوە و من بەویاندا تێپەڕیم کە پیادەی کەم دیوە. ئەوەش هۆکاری هەموو جیاوازیەک بوو. هاوڕانی هێژام کاتتان باش. من ڕێبار فەتاحم. بایەخم زۆرتر بە بابەتی ڕۆشنبیریە. سوپاسیەوە دەکەم گەر سەبسکرایبێم کەناڵە بکەن. خۆگەر تا ئێستا لینکی ئەم کەناڵەتان بۆ هاوڕێکانتان نەناردووە، هیوادارم ئێستا بینێرن. ئەو ڕێی پێیدا تێنەپەڕیم سەردیاری شیعرێکی گەلێک بڵاوی ڕۆبەرت فرۆستە، شاعیری ناسراوی ئەمەریکی کە لە 1974 تاکو 1963 ژیاوە. هەر 89 ساڵی ژیانی پڕ بووە لە ڕوودا و بە خۆشی و ناخۆشیەوە، بە تاڵی و شیرینیەوە. زۆر بەمان کە ژیانی بلیمەتێک یان بیرمەندێک دەخوێنینەوە تەنیا جوانی تێدا دەبینین. هەڵبەت زۆر جار زمانی شیرین تاڵی ژیان هەژانوێتی. لەم بەشەدا ژیانی فرۆست فەرامۆش دەکەم و جەختم تەنیا لەسەر ئەو شیعرەیەتی ئەو ڕێی پێیدا تێنەپەڕیم دەڕۆت نۆتەیکن. ئەم شیعرە لە 1950دا بە چاو گەیشتووە، لەو دەمەوە کە زیاد لە سەدەیەکە بە جیاواز لێک دەدرێتەوە. تەنانەت کتێبێکیش بۆ سەردێڕە لەسەر ئەم شیعرە نووسراوە. ئەو ڕێی پێیدا تێنەپەڕیم لە ڕووکاردا شیعرێکی ساکارە. کەسێک ڕێی دەکەوێتە دارستانێک و لە پڕ ڕێیەکەی دەبێ بە دووڕیانێک. ژەدەری شیعرەکە پێویستە بڕیار بدات بە کامیاندا تێبپەڕێ. لێرەوە ئاڵۆزی ژیان سەر هەڵدەدات. هەرچ بڕیارێک دەدات لۆزیکی تێدا نییە، چونکە ناتوانێت هەردووکیان لە هەمان کاتدا تاقی بکاتەوە. ڕەنگە بتوانێت جارێکی دیکە بگەڕێتەوە. هەڵبەت سروشتی ژیانە، ئەم شتانە لەبیر دەکرێن و جەنجاڵی مرۆڤ ڕێدەر نابێ. لە ناوەڕۆکدا ئەو ڕێی پێیدا تێنەپەڕیم ڕاستی ژیانی مرۆڤ دەخاتە ڕوو، بە ئاگایە لە سروشتی خۆڕسکی مرۆڤ کە هەمیشە بژاردەی گەلێک زۆرە. ژیان گەشتێکە پڕە لە بڕیاردان، پەشیمان بوونەوە، گەڕانەوە بۆ دواوە، نەستەڵجا، بیرکردنەوە، گێڕانەوە، خۆخەڵەتاندن، خۆشاردنەوە و زۆر شتی دیکە. زۆر جار ئەستمە بزانرێ کام بڕیاری ژیان لە بەرژەوەندیمانە. ڕەنگە زۆر لە نزیکەوە لە یەکیشان بکۆڵینەوە کەچی ئەوی دیکەیان هەڵدەبژێرین. لەلایەک هەوڵ دەدەین پاسە بۆ بژاردەمان بهێنینەوە، لەلایەکی دیکەوە هیچ لۆجیکێک نادۆزینەوە بۆی. باوەڕ بە خۆمان دێنین کە بژاردەی فەرامۆشکراو لە داهاتوودا هەڵدەبژێرین. بەمەرجێ دەزانین ئاڵۆزی ژیان دەرفەت نادا جارێکی دیکە بگەڕێینەوە بۆ ئەو خاڵە و هەڵوێستی لێوەربگرین. کە لە داهاتوودا چیرۆکی ژیان دەگێڕینەوە بە هەرچی هۆیەک بووە، وەک ئەوە نییە کە ڕوویداوە. هەڵبەت گومان لەوەدا نییە هەر ڕێیەک بگرین ژیان بە جۆرێکی دیکە دەنەخشێ. ڕەنگە زۆر جار جیاواز بێت لەوەی ئەگەر ڕێیەکی دیکەمان بگرت بە. لە زۆربەی دووڕیانی ژیاندا هەمیشە بژاردەمان هەیە کام ڕێ بگرین. کە گرتمان ژیانمان دەگۆڕێ و ڕێچکەیەکی دیکە وەردەگرێ. بڕیارێک کە بژاردەی خۆمانە ژیان جیاواز دەکات، ژیان دەگۆڕێ. گەر کەسێک ڕێیەکی دیکەی بگرت بە کەسێکی دیکە دەردەچوو. فرۆست ناڵێ جیاوازێکە خاسیان بەد، هاوتاجەی دێڵێ لای گرنگ نییە چۆن دەربچوو بە.
ڕۆبەرت فرۆست خۆشی چیرۆکی شێعری ئەو ڕێی پێیدا تێنەپەڕیم دەگێڕێتەوە. لە سەرەتای شاعیریدا فرۆست لە ئینگلتەرا دەژی، تەنانەت یەکەم دوو دیوانی شیعریشی لێرە بە چاپ دەگەیەنێ. فرۆست دەبێ بە هاوڕێی چەند شاعیرێکی ئینگلیز، یەکێکیان ئێدوارد تۆماسە کە لە 1878 تاکو 1970 بەژیاوە. زۆر هاوڕێ دەبن پێکەوە وەک سروشتێکی ئینگلیز دەچن بۆ پیادەڕەوی. تۆمسن کەسێکی ڕۆمانسی دەبێ و هەرچی ڕێیەک دەگرن بە فرۆست دەڵێ دەبوایە ئەوی دیکەمان بگرتایە، کۆمەڵێک پاساویش بۆ ئەوە دەهێنێتەوە. ئێدوارد تۆماس ژیانی شاعری گەلێک کورت دەبێ، بەداخەوە تەنیا 29 ساڵ دەژی. لە جەنگی یەکەمدا لە 1950دا بانگ دەکرێت بۆ سەربازی و 2 ساڵ دوای ئەوە لە 1970دا لە بەری جەنگ دەکوژرێ. پاشەوەی پەیوەندی شێعرەکەم بەگشتی بە ژیانەوە ڕۆشن کردەوە، ئێستا کەمێک نزیکتر لە شێعرەکە دەڕوانم. شێعرەکە 4 کۆپلەیە. لە کۆپلەی یەکەمدا فرۆست دەنووسێ دووڕێ لە دارستانێکی زەردا لێکجا دەبوونەوە، من بەداخەوەم نەمتوانی بە هەردووشیاندا تێبپەڕم، چون تەنیا پیادەیەک بووم. با لەوێدا ڕابمێنین. فرۆست وشە بە فیڕۆ نادات زۆر بە پێچەوانەی شیعری کوردیەوە. هەدوو شەیەک لە ناو شێعرەکایەتی بەردێکی بناغەیە. یەکەو ڕاست خوێنەر تێدەگەیەنێ کە ئەم لە دارستانێکایە و دووڕیانێک دەبینێ، دەبێ بڕیارێکی خێرا بدات بە کامیانە تێبپەڕێت. ئێستا فرۆست دەبێ بڕیار بدات بە کام ڕێدا تێبپەڕێت. دەڵێ زۆر تێڕامام بە درێژایی شێشیان ڕوانیم تا چاوبڕ بکات، تا ئەو جێیەی لا دەدات و گژوگیای چڕگەشەیان کردووە، ئەمجار ئەوی دیکەم گرتە بەر. لێرەدا ناکۆچیەک لە بڕیارەکەی فرۆستدا هەیە. فرۆست تەنیا سەیری یەک ڕێیان دەکات کە دەبینێ لا دەدات و گژوگیای چڕگەشەیان کردووە. خۆ ڕەنگە ئەمانە هێما بن بۆ گێروگرفتی ژیان، ئەوی دیکەت دەگرێتە بەر. فرۆست ئەو ڕێیە دەگرێتە بەر کە تێی نەڕوانیوە، کە تاقی نەکردوتەوە. ئەمجا دەیەوێت پاساو بۆ بڕیارەکەی بهێنێتەوە. ئەمەش دیارە ڕەوایە و ڕەنگە بژاردەیەکی دروستیش بێ، چونکە جیاپۆش بوو، شوێن پێی دەخواست. با لێرەدا بۆستین. فرۆست پاساوی هێنایەوە بۆچی ئەو ڕێی وەرگرتووە، چونکە جیاپۆش بووە و پێویستی بەوە کردووە کەسێک پێیدا تێبپەڕێ. ئەمجا دەڵێ هەرچەندە هێندەی بە پێدەڕەوی ئەوێەوە پەیوەستە ڕوود بوو، بەڕاستی هەر وەک یەک بوون. هەردووشیان ئەو بەیانیە پێیان لێ نەکەوتە بوو. ئێستا فرۆست پاساوەکەی خۆی پوچ دەکاتەوە و دەڵێ هەردوو ڕێەکە وەکو یەک بوون. ئەمجا دەڵێ لە هەڵگرتنیدا هیچ هەنگاوێک زەوی ڕەش نەکردبەوە، مانایەوەیە کەس بەم ڕێیا تێنەپەڕی وەروەکو ئەوی دیکە. ئەمجا فرۆست دەڵێ یەکەمیانم بۆ ڕۆژێکی دیکە پاراست، هەڵبەت دەشزانم چۆن ڕێیەک دەچێتەوە سەر ڕێیەکی دیکە، من بە گومانم گەر هەرگیز سەر بدەمەوە. لێرەدا ناکۆچێکی دیکە دەکەوێتە بڕیاری فرۆستەوە. فرۆست دەیەوێت قەناعەت بەخۆی بهێنێ گرفت نییە بە ڕێگەی دیکەدان ڕۆشتووە. جارێکی دیکە دەگەڕێتەوە و ئەو ڕێیە تاقی دەکاتەوە، بەڵام خۆشی باش دەزانێ بۆ جۆرەی ژیان دەگوزەرێ، ئەم هەرگیز کاتی نابێ بگەڕێتەوە و ڕێیەکەی دیکە تاقی بکاتەوە. لە دوا کۆپلەدا لە کۆپلەی چوارەمدا فرۆست باسی داهاتوو دەکات کە ئەم چیرۆکە دەگێڕێتەوە. دەڵێ ڕۆژێک دێ من بە هەنا ساڵ کێشانەوە بیجارمەوە لە جێیەک لە داهاتوێکی هێزگار دووردا کە دووڕێ لە دارستانێکدا جیا دەبوونەوە. من بەویاندا تێپەڕیم کە پیادەی کەم دیوە، ئەوەش هۆکاری هەموو جیاوازیەک بوو. لێرەدا ناکۆچێکی گەورە ئەکەوێتە نێوان ئەم کۆپلێ و کۆپلەکانی پێشوودا. لە کۆپلەکانی پێشوودا فرۆست بۆمان ڕۆشن دەکاتەوە کە هەردوو ڕێیەکە وەکو یەک بوون، هەردووچیان کەسیان پێدا تێنەپەڕیوە. کەچی ئەم لە دوا کۆپلەدا دەڵێ من بۆیە ناتێپەڕیم کە پیادەی کەم دیوە، ئەوە شۆکاری هەموو جیاوازیەک بوو. دیارە ئەم بۆیان ناتێنەپەڕی بوو
کە پیادەی کەم دیوە بەڵکو هەردووشیان پیادەیانە و بەیانیان نەدی بۆکو خۆی دەڵێ. دیارە ناوەرۆکی شێعرەکە لە دوادێڕدا خۆی دەردەخات، ئەوە شۆکاری هەموو جیاوازیەک بوو. هەر ڕێیەک بگرین لە ژیاندا ژیانمان بە جۆرێک دەنەخشێنێ. ئەو ڕێی پێیدا تێنەپەڕیم. شیعری ڕۆبەرت فرۆست. دووڕێ لە دارستانێکی زەردا لێکجا دەبوونەوە. من بەداخەوەم نەمتوانی بە هەردووشیاندا تێبپەڕم، چون تەنیا پیادەیەک بووم. زۆر تێڕامام، بە درێژایی یەکێکیان ڕوانیم تا چاوبڕ بکات، تا ئەوجێیەی لادەدات و گژوگیای چڕ گەشەیان کردووە. ئەمجار ئەوی دیکەم گرتە بەر. ئەمەش دیارە ڕەوایە و ڕەنگە بژاردەیەکی دروستیش بوو بێ، چونکە گیا پۆش بوو، شوێن پێی دەخواست. هەرچەندە هێندەی بە پێدەڕەوی ئەوێەوە پەیوەستە ڕوود بوو، بەڕاستی هەروەک یەک بوون. هەردووشیان ئەو بەیانیە پێیان لێ نەکەوت بوو. لە هەڵگرتنیدا هیچ هەنگاوێک زەوی ڕەش نەکردبەوە. یەکەمیانم بۆ ڕۆژێکی دیکە پاراست. هەڵبەت دەشزانم چۆن ڕێیەک دەچێتەوە سەر ڕێیەکی دیکە. من بە گومانم گەر هەریس سەر بدەمەوە. ڕۆژێک دێ من بە هەنا ساڵ کێشانەوە بیجەڕمەوە لە جێیەک لە داهاتوێکی هێزگار دووردا کە دووڕێ لە دارستانێکدا جیا دەبوونەوە و من بەویاندا تێپەڕیم کە پیادەی کەم دیوە. ئەوەش هۆکاری هەموو جیاوازیەک بوو. من سوپاسیەوە دەکەم کە لەم بەشەدا هاوڕێم بوون، هەتاکو بەشێکی دیکە ئارام و کامەران بن. لەگەڵ ڕێز و خۆشەویستی ڕێبوار فەتاح.